دنابا مدى سروكن بارتين سياسي اي كردن سوري جي قال لك حاضر المساجي وانا الفيدرينه 12 ساڵ و 6 کۆنگرە مێژوویەکی کورت بەڵام گەشەکردنێکی خێرا بۆ پارتیەکێتی دیموکراتی پەیەدا ئەو هێزەی لەسەر ئاستی ناوخۆیی و ناوچەیی و جیهاندا نەیاری زۆرە و یاریشی زۆرە یارەکانی زۆرتر ئەو کەس و هێزولایەنانن کە خۆیان لە بەرەی چەپ و سۆسیالیزمدا دادەنێن و نەیارەکانیشی بریتین لە گروپە توندڕەوەکانی وەک داعش و بەرەی نوسرا لەگەڵ زۆربەی ئۆپۆزیسیۆنی سووریا و حکوومەتی تورکیا و زۆربەی ئەو هێزولایەنانەی کە نەیاری پەکەکەن پەیەدا 20 ئەیلولی 2023 لە ڕۆژئاوای کوردستان دامەزراوە دامەزراندنی پەیەدا لە چوارچێوەی ئەو سیاسەتەی پەکەکەدا بوو کە بۆ هەر پارچەیەکی کوردستان پارتێکی سیاسی دامەزراند لە ڕۆژهەڵات پژاک لە باشوور پارتی چارەسەری دیموکراتی پەجە دەکە و لە ڕۆژئاواش پەیەدا بەر لە دامەزراندنی پەیەدا پەکەکە لە ڕۆژئاوای کوردستان خاوەنی پێگەیەکی جەماوەری بەهێز بوو نزیکەی 7000 گەنجی ڕۆژئاوا لە ڕیزەکانی پەکەکەدا شەهید بوون پەیەدا دوای دامەزراندنی لەسەر ئەو میراتەی پەکەکە دەستی بە چالاکی کرد هەر بۆیە لە ماوەیەکی کورتدا وەک هێزێکی کاریگەر دەرکەوت پەیەدا خۆی دەڵێت هیچ پەیوەندیەکی ڕێکخراوەیی لەگەڵ پەکەکەدا نییە بەوتەی خۆیان ئەوەی پەیەدە و پەکەکە تێیدا هاوبەشن ئایدۆلۆژیا و فکری عەبدوڵڵا ئۆجەلانە پەیەدا ئۆجەلان بە ڕێبەری کورد دادەنێت بەڵام نەیارانی پەیەدا دەڵێن پەیەدا پارتێکی سربەخۆ نییە و تەنها لقێکی پەکەکەیە لە ڕۆژئاوای کوردستاندا پەیەدا دوو هاوسەرۆکی هەیە ساڵح موسلم و ئاسی عەبدوڵڵا ساڵح موسلم لە تورکیا لە بواری کیمیادا خوێندوویەتی و زمانەکانی تورکی و عەرەبی و ئینگلیزی بەباشی دەزانێت کوڕێکیشی لە ناو یەپەگەدا شەهید بووە و لە ئێستاشدا کوڕێک و کچێکی لە ناو یەپەگەدان ئاسی عەبدوڵڵاش پێشتر گەریلا و کادری پەکەکە بووە لە شاخدا دوای دەستپێکردنی ئاڵۆزیەکانی سووریا لە ساڵی 2011دا پەیەدا باڵی سەربازی خۆی لە ژێرناوی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە دامەزراند و لە ماوەیەکی کورتدا توانی بەشێکی بەرچاوی شار و شارۆچکەکانی ڕۆژئاوای کوردستان کۆنتڕۆڵ بکات باڵی سەربازی پەیەدا ژمارەیان لە نێوان 40 بۆ 45,000 شەڕوان دەبێت پەیەدا جگە لە یەپەگە هێزێکی سەربازی تایبەتی ژنانیشی هەیە کە بە یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە ناسراوە باڵی سەربازی پەیەدا لە ساڵی 2011ەوە تا ئێستا زیاتر لە 4,000 شەهیدی داوە و یەکەم شەهیدیشی شەڕوانێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووە بە ناوی باوەڕماکۆ ئامانجی پەیەدا دابینکردنی سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیە بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان لە چوارچێوەی سووریادا جگە لەوەش هەندێک ئامانجی کۆمەڵایەتیشی هەیە لەوانە یەکسانی کۆمەڵایەتی یەکسانی ژن و پیا و پاراستنی ژینگە کارەکانی پەیەدا دەکرێت لە چەند خاڵێکدا ئاماژەیان پێ بکرێت یەکەم دامەزراندنی 3 کانتۆنی خۆبەڕێوەبەری لە ساڵی 2013دا دووهەم دامەزراندنی 2 هێزی سەربازی یەپەگە و یەپەژە سێهەم بۆ یەکەم جار لە ڕۆژئاوای کوردستان خوێندن و پەروەردەی بە زمانی کوردی جێبەجێ کرد چوارەم بەشداری پێکردنی پێکهاتە نەتەوەیی و ئاینیەکانی ڕۆژئاوای کوردستان لە بەڕێوەبردننی کانتۆنەکاندا پێنجەم باهۆی سەرکەوتنەکانی یەپەگە لە جەنگی دژ بە داعشدا پەیەدا توانی بۆچوونی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا بگۆڕێت لەناو ڕۆژئاوای کوردستاندا چەندین پارتی سیاسی هەن کە نەیاری پەیەدەن ئەو پارتانە زیاتر لە پارتی دیموکراتی کوردستانەوە نزیکن و لە چوارچێوەی ئەنجومەنێکدا بە ناوی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنە کەسەدا چالاکی دەکەن و 6,000 پێشمەرگەیان هەیە بەڵام پەیەدا ڕێگەیان پێ نادات پێشمەرگەکانیان بگەڕێنەوە ڕۆژئاوای کوردستان پەیەدا هۆکاری ڕێگە پێنەدانەکەش بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە دەڵێت نابێت لە ڕۆژئاوا زیاتر لە هێزێکی سەربازی هەبێت بۆ پێی مەترسی ئەوە هەیە لە ئەگەری هەر ناکۆکیەکی سیاسیدا شەڕی ناوخۆ سەر هەڵبدات پەیەدا لە کاتێکدا شەشەمین کۆنگرەی خۆی گرتووە کە دەڵێت ئامانجی سەرەکیان لە 1 ساڵی داهاتوودا هەڵدانە بۆ بە فەرمی ناساندنی کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتیدا ئامانجێک کە نەیارانی پەیەدا بە ئەستەمی دادەنێن بەڵام خۆیان دەڵێن کاری زۆر لەوە ئەستەمتریان کردووە